خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ ئەم شەو لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەین لەناو جەدەل و ململانەی سیاسیەکاندا یاساشێنی و دەستبردن بۆ بەها نیشتیمانیەکان بۆ بە تەوەرێکی سەرەکی ململانەکان لەگەڵ ئەوەی ساڵانێکی زۆرە کار بۆ کرێت کە یاسا سەروەر بێ و حکومڕانیەکی تەندروست بێ وەلانی کەم هێزە نیشتیمانیەکان یان هێزە سەربازیەکان هێزێکی نیشتیمانی بن و لە پێناو ڕوبە ڕووبوونەوەی دوژمنی هاوبەش بێ بەڵام ئێستا بە ئەنقەست و بە مەبەست و بە پیلان هەوڵی شکاندنیانە درێت. پارێزەرانی ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان شەهید دەکرێن و تاوانبارەکان ڕادستی دادگا ناکرێن لەناو دادگا خەڵک یاخود تۆمەتبار پێش ئەوەی دادگا بڕیاری لەسەر بدات دەکوژرێن و لە بری ئەوەی یاسا سەروەر بێت بکوژەکان خەڵات دەکرێن. ئەمە چیە لە هەرێمی کوردستان ڕووەدات؟ ئەمە ڕێڕەوی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەبات؟ ڕەهەندەم شەو لەسەر ئەم کەیسانە بەوردی گفتو بۆ ئەکات لەگەڵ هەریەک لە بەڕێزان بەڕێز شاسوار عطا بەرزنجی پارێزەری ڕاوێژکار بەخێربێ کاک شاسوار، هەروەها بەڕێز محەممەد مێرگە سووری کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها بڕیارە کەمێکی تر عەبدوڵقادر هەرچی شارەزایی یاخود توێژەری ئەمنی استراتیژی لەگەڵمان بێەوە دواتریش بەڕێز بیشوان محەممەد وەکو شاید حاڵێک وەکەوەی کە زوڵم لە براکەی کراوە لە ناو ستۆدیۆ ئامادە ئەبێت. کاک شاسوار، سەروەری یاسا و ئەم بەکارهێنانی یاسایان تێکشکاندنی دەقە یاسایەکان لە هەرێمی کوردستان دۆخەکە بەرەوکوێ دەبێت. ئەم کاتتان باش کاکزانە. وەڵا کاکزانە بەداخەوە بەم دوایە کۆمەڵی ڕووداوگەل هاتونەتە پێشەوە کە بە تەواوەتی ترس و دڵەڕاوکی لە لای هاوڵاتیان دروست کردووە بە شێوازێکی گشتی و لە لای یاساناسان بە شێوازێکی تایبەتی وەکو پارێزەران و دادوەران دروست کردووە. ئەوەی کە هەیە ئەوەی کە ڕووەدات بەکارهێنانی دەسەڵات، بەکارهێنانی دام و دەستگا فەرمیەکان بۆ یەکلایکردنەوەی کێشە سیاسیەکان، نمایشکردن و عرضکردنی دانپێدانانی کەسانی کە تۆمەتبارن ئێستا بە گوێرە یاسا بەبێ ئەوەی ڕێکارە یاسایەکانیان بەرامبەرگیرا بێت بە شێوازێکی ڕوون و ئاشکرا و ناوهێنانی کۆمەڵێک دەستگای فەرمی و ڕسمی ئەم وڵاتە و تۆمەتبارکردنیان بە چەند تۆمەتێکی خراپ و تۆمەتی ترسناک وای کردووە کە هاوڵاتیان هەست بە ئارامی و سەروەری یاسا بەرەو ئاقارێکی زۆر ترسناک هەنگاو بنێت. ئەوەی کە ئێمە ئەیبینین بەڕاستی پێشێلکردنی دەستور و یاسا و یاساکار پێکراوەکانی هەرێمی کوردستان و عێراقا کە ئەمە خۆی لە خۆیدا وەکو وتمان سەروەری یاسا دەخاتە ژێر نیشانەی پرسیارەوە لەم هەرێمە و ئەم هەرێمە و ئەم ئەزمموی هەرێمیش بەرەو ئاقارێکی ترسناکەبات لە لای پێ ئەچێت. ئەمە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە ئەزمموی هەرێمی کوردستان لە لای دەوڵەتان نیشانی پرسیاری لەسەر دروست کرێت و ڕێشی تێچێت کە دەزوەردان بکەن لەم ئەزممونەوە. یعنی مەترسی گەورە هەیە لەسەر بەڵێ دەستوری عێراقی پێشێل کراوە. بەگوێرەی دەستوری عێراقی بەگوێرە دەستوری عێراقی مادەی 19 فقرە 5 متهم بەری حتا تثبت الإدانته. بەگوێرەی یاسای بنەما دادبینیە سزاییەکان ناکرێت ئیفادەی متهم عرض کرێت بۆ لە شوێنە ڕسمیەکانە و لە ئیعلامەوە و ناوی کەسەکان و وێنەکانیان بە شێوازێکی ئاشکرا پیشان بگیرێت و هەروەها ناکرێت دانپێدانان لەژێر کاریگەری ئیکراه و ئازاردان و تەعزیبا بێت. ئەمانە هەمی کراوە. بەڵێ گفتوگۆ زیاترەکەین. کاک محەممەد، دۆخی حکومڕانی لە ئێستاە چۆن نەبینی و هەستەکەی جیاوازی لە نێوان ناوچەکان هەیە یان قۆرەخکاری لە دەڤەر و ناوچە جیاجیاکان هەیە؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە بەخێرهاتنی میوانەکانەکەم و سڵاوڕێزم هەیە بۆ بینەرانی کورسات. دوای 30 ساڵ لە حکومڕانی هەرێمی کوردستان ئێستا ئێمە بە قۆناغێکی زۆر ئاڵۆز و هەستیار و دژواری شتێپەڕین چکە دوای ئەم سێدەیە لە حکومڕانی کوردی ئێستا هەست دەکەین لە جیاتی ئەوەی ئێمە
کۆی دام و دەستگایەکانی حکومڕانی هەرێمی کوردستان بە نیشتیمانی و نەتەوەی بکرێن ئەبینین ڕۆژ بە ڕۆژ پانتایی بڵێن ناوچەگەریەتی حیزبایەتی زیاتر زاڵە بێ بە پێچەوانەوە یعنی ئێمە پێشبینیمانە کرد و لەو بڕواایە بووین کە دوای ئەو ماوە دوور و درێژە بە تایبەتی دوای ئەو ئەزمونە چەند ساڵی لە حکومڕانی و ئەو شەڕ و نەهامەتیانەی بەسەرمان هات ئەو بە تایبەتیش دوای 2014 کە ئەبوایە بە هەر شێوەیەک بێ هەموو حیزبولایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو حیزبولایەنە سیاسی کە خۆی بە تاکڕەوی بڕیارەداوە خۆی بە حکومڕانی یەکەمی هەرێمی کوردستان دانێ ئەو زیاتر بە پرسیارەتی لە شەشانە کاتێک کە خۆت بە حیزبی یەکەم بە دەسەڵاتی یەکەمە زانی ئەوە نەش زیاتر بە پرسیارەتی لە شەشانە ئەبوایە بە شێوەیەک لە شێوەکان هەموو دام و دەستگا و ئۆرگانەکانی حکومڕانی نیشتیمانی بوانە بەڵام ئەوڕۆ بەداخەوە بینین چەندین هەنگاوی بەرجەستە ئەبینین بەوەی کە بەرەو حکمی حتاک حیزبی تاک کەسی ناوچەی ئەڕوا خۆی دەسەڵات یان بڵێن حکومڕانی و دەوڵەتداری بە کەسایەتیەک کرێ کە کەسایەتیەکی نیشتیمانی بی یعنی ئەگەر تۆ مێژووی حکومڕانی لێک بدەیەوە یان سەیری بکە یان هەڵ بدەیەوە بۆ دەرەکەوێ هەر لە سەردەمی یۆنانیەکانەوە تا دەگاتە دەرکەوتنی دەوڵەت و حکومڕانی مۆدرن لە ئەوروپا هەمووی ئەو کاتە بووە کە بڵێن کەسایەتیەکی نیشتیمانی دەرکەوتووە یان کاریزمایەک دەرکەوتووە ئەو کەسایەتیە ئەو کاریزمایە بە ئاراستەی نیشتیمانی هەنگاوی ناوە توانێتی حکومڕانیەکی نیشتیمانی بەرهەمبێنێ ناوچەی تەجاوزکە ئێستا ئێمە بە پێچوانەوە زۆر جار ئەو جیاوازی ئەبینین بە تایبەتی لە ئەم ساڵ ینی ئەم چەند مانگەی ڕابردوو تا کارگەیشتەوەی کە زۆر زەغ بێتەوە لە هەندێک لە بۆنە و مەراسیم و دیداری تایبەتیش دان بەوە بندرێک کە تا ئێستا دوو ئیداری هەیە دوو زۆنی هەیە کە ئەمە بەڕاستی جێی داخە و هەر کەسێکیش هەر لایەنێکیش هەوڵی دابێ ئەم دوو زۆنە ئەم دوو ئیداریە ئەم دوو ناوچەیە جیا بکاتەوە یان زەغ بکاتەوە ئەوە بە پرسیاری یەکەمە کە بێ کۆمەڵانی خەرکی کوردستان بەگشتی و بە تایبەتیش خەڵکی ناوچەکانی سلێمانی ڕاپەڕین گەرمیان زۆر زیاتر ڕۆشناییتر سەیری بارودۆخۆکەکەم و پەنجە بۆ ئەو کە سولایەنانە درێژڵێن کە هەوڵی زاکردنەوەی ئەو ناوچەگەریەتیان ئەو دوو زۆنیە دوو ئیداری ئەداتوە هەڵوێستی خۆیان نیشان بدەن. بەڵێ نموزەزی بەردەست هەیە یاخود بەرجەستە هەیە کاک محەممەد مێرگە سووری لەبارەی ئەو جیاوازی و قۆرەخکاریە مەسەرەن بە حکمیەوەی بەڕێزت خەڵکی دەڤەری بارزانیت مەسەرەن نموزەزەکان یان نمونونەکان لای بەڕێزت شتێک هەیە؟ بێگومان هەیە ئێمە ئەگەر نەبێ ئێمە ئەم بەرنامەمان ساس نەکردیان باسی ڕووداوێک یان کێشەیەک گرفتێک ئاریشەیەکی وامان نەکرد بە تایبەتی ئێستا ئێمە ئەگەر سەیری بکەین ڕۆژانە ئێمە هاوڵاتیانە بینین لە ڕێی سۆشال میدیاوە بێ یان لە ڕێی کەناڵی تایبەتیەوە بێ یان لە ڕێی کەناڵی حکومیەوە بێت دام و دەستگای تایبەتیەوە بێتن ناڕەزایی دەرەبرن بەوەی کە ناوچەکانیان فرامش کراوە ئێستا ئێمە لە بادینان ئەبینین لە ناوچەکانی ئاکرێ بینین لە سۆران هەستی پێەکەین لە مێرگەسۆر هەستی پێەکەن لە ڕاپەڕین لە گەرمیان لە پشدەر لە بتوێن یعنی بەڕاستی ئەمە نیشانەی ئەوەیە کە زۆرێک لە جۆرەکان سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان خەلەلێکی بنەڕەتی لە ئیدارەدانی تێدایە ناکرێت بە هیچ شێوەیەک ئێستا ئەگەر تۆ کەسێک لە بادینان بدوێنی ئەڵێ هیچ بۆ بادینان نەکراوە بۆ هەولێر کراوە کەسێک لە هەولێر ئەدوێنی ئەڵێ وەکو ئێمە وەکو پایتەخت هیچمان بۆ نەکراوە بۆ سولێمانی کراوە ئێمە لە سولێمانیش ئەبینین کە دەیان کێشە هەنە ئەو کێشانە بەشێکی زۆری دوای ئەوەی کە وەکو ئێستا بە دوواداچوونی بۆ کراوە دەرکەوتووە کە بە نەخشە و پلان ئەم کێشانە بۆ شاری سولێمانی و ئەم زۆنە دروست ئەکرێت لەبەرەوە ئەبێ ئەم کێشەیە چارەسەر بکرێت ناکرێت ئێمە بە ئەوەی کە پێمان وابێتن ئەگەر ئەم کێشانە باز بکەین واتە زەخکردنەوەی دوویدارەی یان هەنگاونانە بەرەو
لێکترازان یان تێکچوونی حکوومەتی هەرێمی کوردستان نەخێر ئێمە کاتێک باسی ئەم کێشایە ئەم ئاریشەیە بنەڕەتیەکەین باس لە ئیدارەدان و حکومڕانیەکەین کە ناکرێت بە هیچ شێوەیەک بە مەرامێکی شخصی بە مەرامێکی حیزبی حکومڕانی لە وڵاتێک بکرێت کە ئەنفالی بەسەر هاتووە کیمیابارانی ئەنجاب دراوەیە ئێمە قوربانیەکی زۆرمان داوە ناکرێت بە مەرامی کەسێتی مەرامی حیزبی حکومڕانی بکرێ یان پێی وا بێتن کە ئەوەی خۆی بەرنامەی خۆی بێتن ئەو بەرنامەی خۆی ئێوێ جێبەجێکات لە زۆنێک بە شێوەیەک لە زۆنێکی تر بە شێوەیەک لەسەر حسابی ناوچەیەکی تر لەوانەیە ئێستا بڵێن تۆ باسی قەزای مێرگەسوورت کرد قەزای مێرگەسووریەکە کە لەو قەزانەی کە هەم لە ڕۆی استراتیجیەوە شوێنێکی گرینگە کەوتۆتە نێوان سێ بەشی کوردستان باکوور و ڕۆژهەڵات لەم لایەش باشوور لەوانەیە زۆر جار تێبینی لەسەرەوە بێ خەڵکی ئەو منتیقەیەش بە هەمان شێوە تێبینیان لەسەر حکومڕانی هەبێت بەڵام لە هەمان کاتیشا زۆرێک لە زۆرەکان ناوچەیەکە ینی کەمترین لەوانەیە فۆکسی میدیایی لەسەر بوو بێت بەوەی کە ئەگەر ئاریشەیەکیش هەبوو بێت زۆر دەر نەخراوە بەڵام ئێستا بینین لەو ناوچەیەش خەڵکێک هەیە داوای بڵێن خزمەت گوزاریەکە داوای مافەکانیەکە داوای کۆمەڵێک لەوێژ نەعەدالەتیە لە دامەزراندن و لەوانەیە بێ هەبێت ینی لەوانەیە هەندێک لە ڕووداوەکانی ئەم دوایە دەرخەری ئەو ڕاستیە بن بۆیە ئێمە وەکو بڵێن چاودێرێکی سیاسی وەکو کادرێکی حیزبێکی سیاسی ناکرێت بە هیچ شێوەیەک ئەگەر لەو حیزبەی خۆشم بێتن ئەگەر کاتێ لە حکومڕانی هەڵەیەکم بینی من ڕەخنەی لێ بگرم ڕەخنە ئاساییە چونکە ڕەخنە بۆ پێشخستنە بۆ بنیاتنانی تەندروستە بۆ بەرەو پێشبردنە بەڵێ کاک محەممەد لە دامەزراندنە لە مەنتیقەی مێرگەسوور و بارزانە جیاوازی کراوە وەڵام بێگومان لە هەموو ناوچەکان جیاوازی کراوە و ئەو جیاوازیەش ناکرێت لەسەر حسابی خەلکانێک بێ کە قوربانیان داوە کاکزانە خەڵکی منتیقەی مێرگەسۆر منتیقەی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی قوربانی زۆریان داوە ینی ناکرێت بە هیچ شێوەیەک فەرامۆش بکرێن بەڵام لە هەمان کاتە ناشکرێت جیاوازی لە نێوان ئەو کەسانە بکرێت کە ئەگەر بیرروبۆچوونێکی جیاوازیان هەبێ یان تێڕوانینێکی جیاوازیان هەبێت چونکە لە ڕابردوو ئێمە بۆمان دەرکەوت کە ئەو جۆرە مامەڵەکردنە لەگەڵ خەرکێکی ئاسایی مانای ئەوەیە کە تۆ خەلەلێکی بنەڕەتیت لە حکومڕانی هەیە چکە هەموو هاوڵاتیەک مافی هەیە ئەرکشی هەیە کە داوای مافەکەی بکەکەشی دیاری بکرێت بە هەمان شێوە ئەگە ئەرکێکشی پێ بسرێ بێ مافەکەی پارێزراو بێت بەڵێ ئەگەر ڕێمەلات کاک عەبدولقادر هەرچی سلااوت لێبێ لە ڕووی ئەو گۆڕانکاری و ئەو زووم و جۆڵ و ئەو ڕووداوانەی ئێستا ڕوو ئەدەن هەرێمی کوردستان بە تایبەت لە ڕووی ئەوەی کە تۆ هێزە نیشتیمانیەکان بە ئاماز بگری بۆ ململانی سیاسی بەرەوکوێیە بە باش ئەو کاتیوانە بە ڕێزەکان باش پێم وایە بێگومان سەرەتای بەرنامەکە وشەیەکی جوانت باس کرد باسمان لە پیرۆزیەکانی نیشتیمان باسمان لە پیرۆزیەکانی هاوڵاتیان کرد ئەمە زۆر گرنگە هێزەکانمان یاسای وڵاتمان پاکمان ئەمانە هێڵی سوورن ئەمانە پیرۆزی وڵاتن ناکرێت بەم ئاسانیە بشێوێندرێ ئەوەی کە ئێستا لە کوردستان ڕوئەدا بریتیە لە بەزاندنی ئەم سنوورانە بریتیە لە بەزاندنی ئەم هێلە سوورانەی کە هاوڵاتی کوردستان لە نێوان هەبوونی بێکاری لە نێوان هەبوونی نادادپەروەری کۆمەڵایەتی نادادپەروەری لە دامەزراندن نادادپەروەری لە دابەشکردنی سامان هەروان نادادپەروەری لە خزمەت گوزاریەکاندا ئێستا بین کێشە و گیر و گرفتی ئەمنی و ئاسایشی وڵاتانیش هاوڵاتیانیش بۆیان دروست بکەین ئەمە کێشەیەکی گەورە بۆ هاوڵاتیان دروست دەکە هاوڵاتیانێک کە ئێستا لە کوردستان و لە عێراقدا ڕوبەڕووی کێشە و جۆرە جۆر ڕۆژانە دەبنەوە ئێمە بینین ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خەریکە هێزە هەرێمی هێزە جیهانیەکان
خەریکە کارتەکانی کۆتاییان ڕوو دەکەن، خەریکن ڕوبەڕووی یەکترە بنەوە، خەریکن ڕوبەڕووبوونەوەکان لە بواری سیاسیە ئەبێتە ڕوبەڕووبوونەوەی تونتر، ئەبێ لە جیاتی ئەمای ئێمە هێڵەکانی بابەتەکانی لێکترازانمان بەهێزکەین، ئەبێ خاڵە هاوبەشەکانمان زیاتر بەهێزکەین، ئەبێ ڕوو لە خاڵە هاوبەشەکانمان بکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لارەی کوردستاندای. بەداخەوە لە ماوەی ڕابردوو ئەوانەی کە لە کوردستاندا ڕوویدا بەڕاستی بۆ هۆکاری ئەوەی شڵەژانێکی گەورە شەقامی کوردیا دروست بوو، شڵەژانێکی گەورە کە ناسەخامگیریەکی گەورەی لە کەرتی پیشەسازی کەرتی ئابووری بەگشتی وڵاتدا دروستکرد، ناسەخامگیریەکی فکری، ناسەخامگیریەکی ذهنی بۆ هاوڵاتی کورد دروست کرد کە ئەمە ئەکرێ لە قۆناغەکانی داهاتوو مەترسیدار بێت. ئەگەر وڵاتێک سەروەری یاسا تێیدا سەروەر نەبێت، ئەگەر وڵاتێک کێشە و گیرروگرفتی ئاسایش و ئەمنی بۆ دروست بێت کەواتە سەرمایه‌دار و سەرمایه‌گوزار ناتوانێت کاری تیا بکە. ئەگەر ئەمانە کاری تیا نەکرا بێگومان ئاسایشی نیشتیمانی وڵات لە ناویاندا ئاسایشی خۆراک و ئاسایشەکانی تر ئەکەوێتە ژێر مەترسیەوە. ئەمە مەترسیێکی زۆر گەورەیە. ئەوەی کە لە کوردستان ڕوئەدات ئەبێ ئەم هێزانەی کە هەین کە پاشگیری ناوەکانمان کوردی و کوردستانین کار لەسەر ڕەهەندە هاوبەشەکان بکەین، کار لەسەر ئەم گۆشە نیگانە بکەین کە هاوڵاتی کورد وڵاتمان قوتیەکانمان پیرۆزیەکانمان بەرەو یەکترە با لێکتر نزیکردنمانە با، ناک ئەوەی کە کار بکەین بۆ ئەوەی دروستکردنی سیناریۆهات و فلیم و چیرۆکی جۆرا و جۆر بۆ ئەوەی بەرێک لە تەقامێکی دیاریکرا و مخاتبێکی دیاریکرا و بەرەو ئاراستێک بەرین یان بمانەوێ ئاگاداری شتێکی کەین کە بۆ فترەیەکی دیاریکراوی کورد بمانەوێ سوودی لێ ببینین. ئەمە زۆر مەترسیدارە. لە بەرامبەر ئەوەدا بۆشایەکی فکری ئەمنی دروست دەبێت کە ئەمە ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی هەژمونی دەرەوە، هەژمونی ناوتەی و جیانی ڕەخنە بکاتە ناو شەقامی کوردی، شەقامی وڵاتیان بۆ ئەوی بتوانن لە قۆناغی داهاتوو کێشەی گەورەترمان بۆ دروست بکەن. بەڵێ لەگەڵ مامێنەرەوە کاک عەبدولقادر کەیسێکە بوو لە ماوەی ڕابردوو کاک شاسوار کارمەندێکی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە چەمچەماڵ شەهید دەکرێت. مە لێرە لە ستۆدیۆ کاک بیشوان عوسمانمان لەگەڵ کاک بیشوان ئەگەر بیتی ئێرە بۆی ئەو وەکو شاید حاڵوەکو وەرە فەرمۆ بۆمان باس بکات ئەگەر بیتی ئێرە کاک بیشوان بەخێر بیت. هەر ڕووکەیتە ناوەڕاست کاک بیشوان برای شەهید محەممەد عوسمانە کە کارمەندی ئاسایشە، ئەمەوێ کاک بیشوان بۆمان باسکە ڕووداوەکە چۆن بوو و ڕێکارە قانونیەکان گەیشتۆ بەچی. کاک بیشوان بەخێر بێ، سوپاس دووبارە سەرخۆشیتان لێکەین. ئەمەوێت باسی ڕووداوەکە بکەیت، ینی چۆنی بووە بۆ ئێستا ڕێکارەکە گەیشتۆتە چ ڕووداوەکەی ئەمە ئەوە بوو ماڵ عەبدوڵای شۆخا موبارەک برای منیان شەید کرد بە نوێژنی مەڕۆ، یعنی هەموو خەڵک و هەموو کێشەی کۆمەڵایەتی بوو. چێشە چی بوو کێشەکە؟ کێشەکەی ئێمە هیچ کێشەیەکمان نیە بۆ لەگەڵیانە وەکو کێشە، بەڵام ئەم برای من کۆمنتێکی کردو بۆیان و لەسەر ئەوە بووە سەر کۆمنتی ڕەشەی لێکرا بوو پێشووتری شتێک بەڵێ هەڕەشەیان لێ کردووە چەند لەسەرەوە بەڵێ لەسەرەوە کۆمنتە هەڕەشەی لێکرا. بەڵگەکان چی بوو؟ شایدەکان چی؟ بەڵگەکانەوەی محەممەدی برام لە ناو ئیسحافەکەیە بەرەو سلێمانی ئەمان هاور بە نەخۆشخانەی شار بە ڕاژانی برامی وتووە لەگەڵ خاڵۆمە بڵین لەگەڵ یابوون لە ناو ئیسحافەکەیە وتوێتی کێ بووە بەدەستی ئیشاراتی کردو وتێتی ئێمە بەس لەگەڵ ئەو ماڵەیە کێشەمانە بۆ بڵین هەڕەشیان لێ کردو و کۆمێتی کردو ئەم شتانە وتوێتی عەبدوڵڵا بووە وتێتی بەڵێ بڵێن کەس و کارەکەی بوو، یعنی ناو کوڕەکانی وتووە بەڵگەی ڤیدۆ ئەوانش هەیە. بەڵێ هەموو شتێکەیە. ئێستا کەیسەکە بەکوێ گەشتووە کار کەیسەکە ئێمە هیچ ئاگاداریکی نین، یعنی گواستراوە دۆ هەولێر وڵێ دادگا محکەمە کراوی لە چەمچەماڵ بوو لە هەولێر کەیسەکە لە چەمچەماڵ بوو. بەڵێ کەیسەکە لە چەمچەماڵ و ئێوە ئامادەیتان هەبوو لە دادگا وەکو داواکارانی مافی کەسی نەمانزانیوەکەی محکەمە ئاگادارکراونەتەوە؟ نەخێر بە هیچ شێوازی ئاگادار نەکراین و هی نازانین لە چی محکەمەی کشە. پارێزەریتان بۆ دابین کراوە؟ نەخێر بەڵگەکانی خۆتان لە هەولێر بڵێ ئێمە پارێزەر وەکو لە هەولێر و مەولێر نازانین ئێوە هەر ئاگادار نەکراوە، نازانین لە چی محکەمەی محکەمە کراوە. هەر بیستوتانە و تەواو. بەڵێ باشە
هەوڵی چارەسەرکردراوە بە چێشک ینی بە سۆڵح ئەوی کە پێ بەڵێ زۆر هەوڵیان داوە چۆنی مەسەن چیان پێوتون و تویانە با ڕێککەوین و یعنی با سڵحێ بکەین دوایی پێشەوە داوای سڵح و بەڵێ داوای سڵح و مەساڵحیان کردو و تویانە ئێمە با سڵحێ بکەین علەساز جاو کاتە لە کوێ پێتان خۆشە تەسمیلیەکەین و ئەم شتانە مەبلەغی پارەی زۆریشیان داوە ئێمە کەسی تۆمەتبار دیاری کراوە ینی خۆی خۆتان نەزانن کێ بەڵێ خۆشیان دانیان پیانەوە بەڵێ زۆر ڕاستە یعنی کەسە چەند پارەیان مەسەلەن پێشنیاز کردو مەبلەغی زۆریان داوە بە مەبلەغ ینی بە ڕقەم و تویانە بەڵێ چەند بەرپرسێکی پارتی و یەکێتیش بڵین کاکزانە هەوڵی چارەسەریان بە گوێرەی یاسا هەر قسەکردنی ئەو تاوانە سەرکراوت پێڵەن تحتە خەشیەت المەوت واتە کەسێک لە حاڵەتی مردنایە و تاوانە سەرکراوە بە گوێرەی مادەی 216 بەسە بۆ ئەوەی کە دادگا ئەو وتەی خۆی بک بە بەڵگەی ئیدانە بۆ ئەو کەسی کە ناویێت بەدەر لەوەی کە ئەمان تا ئێستا بانگێژ نەکراون بۆ دادگا خۆی گواستنەوەی دۆسیەکە بە گوێری مادی 53 لە قانونی ئوسوڵی محاکماتی جەزایی ئەو شوێنی کە تاوانەکەی تیادا ڕوو دەدات دادگاکانی و شوێنە مختصن بە بینینی یەکلایکردنەوەی دۆسیە کە گوازراوەتەوە بە هەولێرە بێت سەبەبێکە بێ و دادگا ئەمان ئاگادار بکاتەوە بە شێوازێکی ڕسمی سەبەبەکان پێ بڵێ بۆ ئەوەی کە ئەمانیش مافی دانیان هەبێ لەو بڕیارە و هەروەها لە کاتی دادگاییکردنا بە شێوازێکی ڕسمی ئاگادار بکرێنەوە پارێزەریان بۆ لەوێ حزوریان هەبێت نەبووە بەڵگەکانی خۆیان تەقدیمکەن ئەمانە بۆ سەلامەتی دادگا و سەلامەتی سەیری دادبینی و دادگایی کرد کاک بیشوان من مەسەلەن ئەوەی بیستومە مەسەلەن تەنانەت داوایان لێکردوون بڕۆنە ناو حزبێکی دیاریکرا بۆ نمونە پلەتام دەنێ هێز خەڵکتان بۆ دامەزرن بەس بۆی واز لە کەیسی کاکە محەممەد بێن ئەوە ڕاستیە باڵێ ڕاست چیان پێوتون چەند جارێ هەوڵیان داوە ینی بە مەبلەغێ پارە و بە پلە و پۆستەوە وەرن بەس ڕێککەون و چی دانوێ بۆتانەکەی نەڵێن و ئەم شتانێ ئێمە سوڵح ناگرین وە لە خوێنی براکەشمان خۆش نابین برای من بەس برای ئێمە نەبووە کوڕی یەکێتی بووە کارمەندی ئاسایش ڕۆژاوای سلێمانی بووە یعنی براکەی من هیچ تاوانێکی نەبووە تا ئەوان بیکوژن ینی حەقی زلێکیان لا نەبووە ئەڵسان بە ئەنجامدانیە ئەمە پیلان داڕشتن بووە خۆی بە پێچوانەوە بەدەر لەمانیش پێویستە حکوومەت خۆی لە بەرەوەی مدعی بێ بەسەریەوە بڵێ و هەروەها ئەم پێشهاتانی کە جەنابی کاکبیشوان باسیەکە پێشهاتێکی زۆر مەترسیدارە داڵدەدانی تۆمەتباران بەو کەیسانە زۆر مەترسیدارە بەڕاستی دەستبردن بۆ ئەو دادگا و دادگاکان و یاسا بۆ ئەوەی کە ئەم کێشە سیاسی و ئەوانە یەکلای بکرێتەوە بڕاستی ئەمە یعنی کارەساتە لە ڕووی یاساوە لە ڕووی سەروەری یاساوە باشە کاک بشوان داواکاریت لە لانە پەیوەندیدارەکان بۆ ئەوی سەروەری یاسا هەبێ بۆی خوێنی شەید محەممەد کە کارمەندێکی ئەمنی و پارێزەری ئاسایش و ئارامی خەڵک بۆ داواکاری چیە؟ وڵات داواکاری ئێمە ئەوەیە خوێنی براگەم نەفەوتیە داواکەریمان لە کاقوبات و کاکباڤێڵەیە بێنە سەرخەت بزانم کەیسە بۆ وای لاتووە چۆنە بێ عنی تو کارمەندێکی ئاسایشت بکوژرێ هیچ شتێ دیاری نەبێ یعنی کەیسی بۆ گواستراوەوە بۆ لێر ئەم برای من کوژراوە هەتای ساگانە هیچ شتێکمان بۆ نەکراوەکو کردن دەڕووی قانونیەوە بەڵێ کەیسەکە گواستراوەوە ئاگادارنی محکەمە کراون لە هەولێر ئاگادارنی شتیوا لە چوە بووە مادەی 406 دیوە بگۆڕدرێت و بە کەفالەت بەربی تاوان باران ئەسوڕێنەوە داڵدەدراون بەڵێ داڵدەدراون ئەی چۆن داڵدەدراون بڵین هێزێکی 600 نەفەری وە کراوەتەوە لە ماڵەکەی خۆیان جێگیر بۆ هەتا مودێ کەوتنەوە دەوام هەتا ئیسا هەموو ماڵ بڵین هەر یەکێکیان زیاتر لە 6 نەفەر پێشمەرگەی تایە هەر ماڵەوە بەڵێ ئەمە لەسەرەوەی کەسێک نەچێتە بەردەم قانون بەڵێ لەسەرەوەی کە برای منی کوشتو نەچێتە بەردەم قانون و منیش خۆم و چەند برایەکم و کە سوکارێکم نەچینە جانی من چاوەڕی یەشێتیم چاوەڕی کاکبافێڵ و کاقوباتم جوابێکمان بنەوە بەهۆی بزانینم کەیسێمە بوای لاتووە زەلاممان لەوان زۆرترێکە پارەمان لەوان زۆرترێکە تفەنگمان لەوان زۆرترێکە لە هەموو شتێکا لەوان زیاترێکی کەم نین بەڵامەتانوێ قانون ئەمانوێ قانون سەرۆر بن لە یەکەم ڕۆژیشەوە داوای سەروەری ما کردو قانون یاسا سەرۆر بێ ئەوەی کە ئێمە هاواری بۆ کەینۆکو یاساناسان سەروەری یاسا و سەروەری دادگاکان ئەوەیە کە سەر نەکێشێ بۆ ئەوەی کە ئاسایشی نیشتیمانیش بکەوێتە مەترسیەوە بەڕاستی بەڵێ بەسەلەن ئەو ئەڵێ ماڵێک 6 کەسی تیا بۆ تا ماوەیە
ئێمە کارەساتە تۆ لە ماڵێکا بەسەرەن کەسێکی دڵگەرم دوو فیشک تەقێنێت ئاسایشی دوا ئەو سەرنج و تێی کاکە بیشوان چیە بۆ بورەمان دومان کردی مسپاس دەکەم زۆر مەمنون سوپاس ئێمە داوامان لە کاخوبات و کاکباڤیەڵەوە بزانین ئەم کەیسەی ئێمە بۆ وای لێ هات یعنی چی تو کارمەندێکی ئاسایشت بگوژرێ بەدەست پارتی هێزیان داوەپی ساریان داوەپی بە فول چەکەوە دیێن و ئەڕۆن لە یەک شوێنێکیشە کەس بۆی نییە بچێتە پێشی یعنی محکەمە کراون ئێمە ئاگاداری شتێنین لە چی شوێنێ لە چی دنیایەکا بووە تاوانبارێ مادەی 406 هەبێ من ئاگادار نەبم و بە کەفالەت بەردرێ مادە بگوادەی 406 بە هیچ جۆرێک شمولی کەفالەت ناکات شمولی کەفالەتەکە ناخێر بە هیچ شێوازێک شمولی کەفالەت ناکە چۆن کەفالەتیان بۆ کراوە دادبینیش دادگاییکردن بەنسبەت ئێوە وەکو ئەطرافی دۆسیەکە وەکو ئەطرافی قەزەکە بۆ ئێوە بێ ئاشکرا بێ بێ ئاگادار بن بەڵگەکانی خۆتان پێشکەشکەن پارێزەر بۆ کەیسەکەی خۆتان بگرن هەر قەرارێ دەرچوو ئێوە مافیۆتان هەیە تەمیزی بکەنەوە تانەی لێبن کە ئەمانە نەکرێت بەڕاستی ئەمە لە ڕوو قانونیەکە لێرە هیچ بەرەو پێشتونی قانونی بینیەوە مەسڵە کە داواتان چۆمار کردو پارێزەرەکەتان بڵێن قانون لە سنووری چەمچەماڵە قانون هەر ئەو نەبووە ئێمە ئیفادی لێمە وەرگرتووە ئیتر نەمازانیوە کەی چی لێ هاتووە ڕۆیشتۆ بۆ گەیز ئەوە من بیستومە چۆتە هەولێر چاوەڕێی گەڕانەوەی مەتایستا چاوەڕێمە بگەڕێتەوە ئێمە یعنی ئاگداری هیچ شتێک نەبووینە ئەمانە لە چۆ محکەمە کراون لە محکەمەی چۆ چاوەڕێی یەکێتی ئێمە وەکو یەکێتی وەکو کاکبافیۆل و کاقوبات ئێمە داوای لەکەین لە کەناڵەکەی ئێوە بێنە سەرخەت بزانین ئەم کارە چۆن کراوە بەبێ ئێمە ئاگدار بین بەبێ ئێمە بچینە بەردەم محکەمە بەبێ ئەوەی بڕین هیچ شتێک ئاگدار بین ئەم پیاوانە محکەمە کراون وڵێ ئازاد بووینە ئێوە مافەتان هەیە لە هەر کاتێک ئاگەر ئاگادار نەکردن ڕێکایەکان نایاسایی بن داوا بکەنەوە دووبارە پێداچوونەوە بە بڕیارەکە بکەن کاک بیشوان سوپاس دەکەین مادوومان کردی ئەگەر قسەیەکی ترت هەیە جینام سوپاس دەکەم وڵای قسەی تر هیچمان نییە زۆر کاک بیشوان عوسمان مادوومان کردی برای شەید محەممەد بفەرموو ئەمە کەیسێکە کاک شاسوار و کەیسێکی تر کە لە ساڵی 2020 ڕوویداوە کەسێک لە ناو کە تۆمەتبارە تا ئێستا ئەیبەنە بەردەم بۆی دادوەر بۆی وتەی لێوەربژیرە دوجار لەوێ ئەکوژرێن ئەو کەسانە پێش ئەوەی وتیانێ وەربگیرێ و ئەکوژرێن ئەو کەسە دیسان داڵدەدراوە منەمەوێ ڤیددیۆکە ببینین ئەگەر ئەو کارانم ئاماژەکە داڵدەدراوە بکوژەکە بڵێ بە پێی بە دوواداچوونی ڕۆژنامەوانی ئێمەیە ئەمە ڤیددیۆکەیە ئەمە دادگایە حرەمی دادگای ئەمە حرەمی دادگایمە بەردەم دادگای ئەگەر سەرنج بدەنە سەر ئۆتۆمبیلەکان ئەوە داخەڵە بن لێرەیە لە دادگای حاجیاوە لە سنووریداری ڕاپەڕین لێرە کەسێکی سەربازی لە بەردەمی هێزە ئەمنیەکان تەقەکە یعنی بەبێ حسابکردن بۆ هێزەکانی یاساییش تەقەلەوانەکە تەقە لە تۆمەتبارەکانەکە کە لە بچەن بەڵێ لە ئێسادا و تۆمەتبارانی کە و تاوانیان ئەنجام داوە لەکوێن ئەو گیراون دەستگیر کراون نەخێر خەریکی ئەوەن کە فەوجێکی سەربازی بۆ کراوەتەوە لە هەولێر بەداخەوە ئەمە ژێکێکی ترە لە پێشلکردنی یاسا و سەربەری دادگاکان چونکە ئەو تاوانە لە حرەمی ئەمە چی پێوترێ مەسەلەن ئەمە کەسێکی لەو بابەتە داڵدە بدرێ و فەوجی بۆ بکرێتەوە ینی پاداش بکرێ سەروەری یاسا ئەچێتە شوێ سەروەری یاسا بە تەواوەتی ژێر پێخرێ بە تەواوەتی تاکەکانی تریش ئەگەن ئەو قەناعەتەی کە یاسا و دادگاکان تەنها بۆ کەسانی بێدەسەڵاتە ئەو کەسانەی کە لایەنی حیزبیان لە پشتە یاخود جێگۆڕکەی سیاسیەکەن لە لایە کۆچنە لایەکی تر پارێزراوە بن و لاکەی تر داڵدایانەدا کەمە بە گوێرەی یاسا بە گوێری یاسای ژمارە 111 ساڵی 1969 سزادانی عراقی داڵدەدانی تۆمەتباران و تاوانبارن یاخود شاردنەوەی هەر شتێک کە جەریمەی پێ ئەنجام درابێت تاوانە بۆیە
ئەم ئەنجامدانی ئەم کارە لەلایەن دەسەڵاتدارانەوە خۆیانەوە بەڕاستی یاخودکردنەوەی فەوج بۆیان بەڕاستی ئەمە هیچ هەڵناگرێتەوەی کە سەرپێچێکی زەقی یاسا و سەروەری یاسا مەسەڵەن سبەینی کەسێک کە هەژارە چۆن بتوانێت متمانی بەڕاستی بەدادگا متمانە نامێنێت بەداخەوە مەسەڵەن لێرەیە کە بینی کە لەناو حرەمی دادگایە خەڵک دواتزار لەبریەوەی سزا بدرێت مەسەڵەن بەڵێ متمانی پاداش دەکرێت متمانەی بەهێزە ئەمنیەکانیش نامێنەوە لە ناو حرەمی دادگایە بۆ لە ژێر پاراستنی هێزەکانی ئاساییشا بۆ کە تەقی کردووە لەوانەیە خەڵکێکی تری بریندار کرد بێت ئەمە بخۆی بەخۆی تاوانێکی سربەخۆیە ئەمە خۆی بەخۆی تاوانێکی سربەخۆیە بۆیە ئەگەر ئەم کەسانە ڕۆژی نیۆڕۆ لە شوێنێکی تر بن و لە لایەنێک تر داڵدە بدرێن بەڕاستی تر ئێمە پێویست ناکە باسی سەروەری یاسا و حکمی ڕەشید و حکمی تەندروست بکەین بۆیە بەڕاستی یعنی ئەمە کارە ساتە لە ڕووی یاسا و لە هەموو پیاوانەیەکی مرۆڤایەتیەوە چی لای تۆ دروستەکە ئەمە کات شاسوار و پارێزەرێکی ڕاشکات بەڕاستی کارە ساتە یعنی ئەبێت پۆلیس و ئاسایش و دادگاکان لەمانەیە هەڵوێستیان هەبێت تۆ دەستدرێژی بکرێتە سەر حرەمی دادگا و پۆلیس و دادوەرەکان و بەداخیشەوە کەسی تۆمەتبار بەم تاوانە پاداش بکرێت. زۆر باشە. کاک محەممەد بۆ چوونی بەڕێزت لەسەر ئەوەی کە هەم کەیسەکەی کاک بیشوان کە لێرە قسەی کرد و هەم ئەو ڤیددیۆی کە ئێستا ئێوە بینیتان ئەنی ئەمە دۆخی حکومڕانیە با بەرەوچوو. بەڵێ بێگومان ئێمە لانی یاسایی باس ناکەین چکە بەڕێز کاک شاسوار ئاماژەی پێ کرد بەڵام یەکێک لە گرنگترین پایەکانی حکومڕانی دروست حکومڕانی ڕەشید ئەوەیە کە تۆ ئەو پەڕێڕێز و پایەداری بۆ بڵێن دادوەری یعنی حود دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی دادگایەکان دابنی واتە تۆ هەمیشە و بەردەوام ئەو دەسەڵاتە تێکەڵاوی کۆمەڵێک لە ململانێ و ناکۆکی سیاسی نەکەیت و بەردەوام وای لێ بکەیت کە بە شێوەیەکی بابەتی بە شێوەیەکی پرۆفشناڵانە کارەکانیان بکەن بەڵام کاتێک کە لە حکومڕانی یان لە دەوڵەتداری یاسا پێشێل کرا و لایەنی بڵێن دەسەڵاتی دادوەری بە هیچ شێوەیەک حسابی بۆ نەکرا ئیتر هیچ مانایەک داڵدەدانی تۆمەتباران نامێنێت داڵدەدانی تۆمەتباران و پاداشکردنیان چی لای هاوڵاتی دروستەکە بەڵێ داڵدەدانی تۆمەتبار خۆدزینەوە لە سزادانی تۆمەبار تاوانبار تۆمەتبار هەر بابەتێک ئەمانە هەمووی ئەچێتە خانەی ئەوەی کە بە هیچ شێوەیەک هاوڵاتی هەست بە نەئارامی نەکا لە هەمان کاتا شیرازەی کۆمەڵایەتی ئاسایشی گشتی کۆمەڵایەتی بکەوێتە مەترسی کاتێک کە هاوڵاتی دام و دەستگایەکانی بڵێن جێبەجێکردنی یاسا ببینی پێشێرکردنی تیابێ دەسەڵاتی یاسادانان ببینێ کە بە شێوەیەک لە شێوەکان بە یعنی مامەڵەیەکی نادروستی لەگەڵەکرێ و تەدەخلاتی تیاکرێ و تاوانبار بە ئارەزوو ئەسۆڕێتەوە ئەوەی بکوژە ئیتر ئازادە ئەوەی کە قوربانیە ئیتر هەمیشە و بەردەوام لە دل ڕاوچێدا بێتن ئەوە مانای ئەوەیە کە ئەو حکومڕانیە ئەو دەسەڵاتە بە هیچ شێوەیەک ڕێڕەوی درستی خۆی نەگرتووە و هەروەها هاوڵاتیانیش هەمیشە و بەردەوام تەنانەت نەک هاوڵاتی ینی تۆ ئەگەر بتەوێت پرۆژەیەکیش بکەی ینی ئەگەر وە بەرهێنانیش بکەی ئەو کێشانە هەبێتن تۆ ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە بیتەوە کە ناتوانانی لە ڕووی ئابووری گەشەپێدانی ئابووریش هەنگاو بنێ ینی ئارامی پایەیەکی گرنگی بەرەو پێشچنی کۆمەلگایە و حکومڕانیەکی دروست. بەڵێ کاک محەممەد کاک عەبدولقادر هەرچی ئەمە کاریگەریەک لەسەر ئەمنی قەومی دروستەکە بەڕاستی مەسەلەن ئێمە دوو نموزە زمان لە ستۆدیۆ و لە شاشە پیشانی بینەرانماندا ئەکیید بەڕێزت بینەر بوویت یعنی چی دروستەکە لە ڕووی چ فەراغێک لە ڕووی ئەمنی قەومی و تەنانەت ئینتیمای نیشتیمانی دروستەکە. بێگومان کاکزانە ئەوەی کە پێشتریش باسم کرد ئێمە لە هەرێمی کوردستان تەنانەت هاوڵاتی عێراقیەکانیش پێشتر شانازیان بەو ئەمن و ئاسایشەیە کرد کە لە کوردستاندا هەبوو. ئێستا هەموو ئەمانەی کە جەنابتان باسان کرد و میوانە بەڕێزەکانی شرۆڤەی خۆیاندا لەسەری دۆخەکە لە هەرێمی کوردستان لەمەیە تێپەڕیوە ئێستا جیالەوەی کە بەڕاستی یاسا سەروەر نییە جیالەوەی کە هاوڵاتیان ئێستا سەروماڵیان هەستەکەن کە سەروماڵیان ئیتر پارێزراونیە گیانیان پارێزراونیە بینیمان لە ماوەی ڕەبردوو چەندەها جار بڕیار لەوەدرا لەلایەن حکوومەتەوە بۆەوەی چەکی بێمۆڵەت
دەستی بەسەردا بگیرێت چەکی مۆڵەتداریش ڕادەدار بکرێوەتە لە کاتی دەوامکردن لە کاتی پێویست ئەو کەسانێکی پێویستیانە چەکیان پێ بێت بینیمان کە چەکی بە مۆڵەت لە دەستی کارمەندێکی دەوڵەت تاوانی پێ ئەنجام درا لەمەش تێپەڕی بەمەژنەوەستا بەوەی کە ئێستا هێزی ئەمنی هێزی هەواڵگەری دەستگا هەستیارەکان بەکاردەهێنرێن بۆ ئەوەی بیانەوێ هەزری خەڵک بشێوێنن ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە بێگومان لە ئاستی جیهانیدا چاودێرانی جیهانی هەن لە ئاستی نێدەوڵەتی کە ڕیزبەندی ئاستی ئاسایشی وڵاتان تۆمارەکان بێگومان ئەم جۆرە کردەوانە کە تێیدا دەستەلمێنرێ کە یاسا لە وڵاتێکدا سەروەرنیە تۆ ئەبینی لە بەردەم دادگایە لە ناو حرەمی دادگا تەقە لە تۆمەتبارە کرێ کە لەوانەیە هێشتان تاوانبار نییە دواتریش هەڵدێ و لەلایەن هێزێکی سیاسیەوە بە پاڵپشتی و پێدانی لەوانە ئیمتیازاتیش داڵدە بدرێ ئەمە زۆر زۆر خەتەرناکە ئەمە وایەکە هاوڵاتی هەست بەوە بکە کە لەلایەن دەوڵەتەوە پارێزراو نییە نەخۆی نەگیانی نەسەر و ماڵی خۆی و منداڵەکانی کەواتە وای لێدێ هەر کەسێکمان لە ڕاستە خۆمان هەوڵ بدەین چەک هەڵگرین هەوڵ بدەین قاوەنداریتی چەک بکەن لە ماڵەوە بۆ ئەوەی ژیانی خۆمان ماڵ و ملکی خۆمان پارێزراو بێ کە وای لێ هات لە ئاستی ڕیزبەندی ئاسایشی نێودەوڵەتی ئێمە ڕیزبەندێکی زۆر خواردتر وەردەگرین کەوای لێ هات بێگومان وەکو باسم کرد بێگومان لە ڕووی ئابوووریەوە کە ئاسایشی نیشتیمانیمان ئاسایشی وڵاتمان کەوتە مەترسیەوە بێگومان زەربەیەکی زۆر گەورە لە ڕووی ئابوووریەوە ئاسایشی ئابوووریەوە پێمانەکەوێ ئەو کاتی هەڵی کارەکان بەرەو کاڵبوونەوە ئەڕوا سەرمایە گوزار ناوێرێ بێتە وڵات سەرمایە گوزاری بکە سەرمایەدارەکانت هەوڵی ئەوە ئەدەن پارەکانیان سەرمایەکانیان بۆ شوێنێکی ئەمن ڕاگوێزنەوە ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە وڵاتت وردە بەرەو وڵاتێکی ناسەقامگی داڵدەدانی تۆمەتباران کاک عەبدولقادر چ کاریگەریەکیە بێ بێگومان داڵدەدانی تۆمەتباران ئەبێتە هۆکاریەوەی منی هاوڵاتی پێم وابێ لە کاتی ئەنجامدانی تاوانەیە کەمیشە ڕێگایەکە بۆ ئەوەی نەتەنیا خۆم دەرباز بکەم بەڵکو تەنیا بە گۆڕینێکی ڕۆتینی بیر و باوەڕی سیاسی ئەتوانم داڵدە بدرێنێ و تەنانەت امتیازاتی شوەر بگرم ئەمە زۆر مەترسیدارە وەکو باسم کرد وای لێدێ کە من لە هەر زۆنێکی کوردستان بژیم دەتوانم تاوانێک ئەنجام بدەم دزیەکی گەورە بێ نایاساییەکی گەورە ئەنجام بدەم لە کاتێکدا لە بەرامبەردا دەتوانم بە زۆنەکەی بەرامبەردا داڵدە بدرێن من امتیازاتم هەبێ ئەمە دەرگا کراوە ئەبێ بێگومان ڕێژەی تاوانمان زیادەکە ئێستاش لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێریش ڕێژەیەکی زۆر تۆمەتباری مادەی 445 دادگاکان خۆیان شاهدن کە لەوانەیە ڕۆژانە لە کۆڵانەکانە ئەسوڕێنەوە و دادگا ناتوانێت هێز ئەمنیەکان ناتوانن دەستی بەسیارە بگرن ئەمە کردەوەیکی مەترسیدارە بێگومان بەرەو داڵانێکی زۆر تاریکمانە بە زۆر باشە کاک عەبدولقادر کاک محەممەد باز لەوە کرێکە لە دەڤەری مێرگە سووریان بارزان 3000 کەس دامەزرێنراوە لەبەر ململانەی سیاسی ئەوە بە دوواداچوونی تویان زانیاری تۆ چیە لەسەرەوە لە کاتێکا دەیان کەسی تر لە دەرچووی زانکۆ پەیمانگاکان هەیە لایەن لە ناکرێتەوە بەڵێ منیش وەکو زانیاری ینی ئەم بابەتەم بیستووە بەڵام بێگومانم وەکو پێشتریش لە پێشەچەکە باسم کرد وتم کۆمەڵێک کێشە لەوێش هەیە ئەو کێشانە بەهۆی بیرۆبۆچوون و تێڕوانینی جیاوە هاتۆتەوەرەوە بەڵام نابێ بە هیچ شێوەیەک بابەتی مافی هاوڵاتی بەوەی کە لە دوای دەرچوونی لە زانکۆ کەدا ئەمەزرێ بە هیچ شێوەیەک سزا بدرێ یان دوور بخرێتەوە لە پۆست و پلەکەی یان پۆست و پلەکەی لێ بسەندرێتەوە کامە جێداخە چونکە هەموو ناوچەیەک هەموو شوێنێک بەپێی پێداویستی دانیشتوانەکەی مافی خۆیەتی کە هاوڵاتیانی داوای دامەزراندن بکەن بەڵام ناکرێ بە هیچ شێوەیەک ئەو مافەیە لەوان زەوت بکرێت بەوەی کە بیرۆبۆچوونێکی جیاوازیان هەیە لە هەمان کاتیشا یان ململانەیەک هەیە لە ناوڕەوتێکی سیاسی حیزبێکی سیاسی تێکەڵاو بکرێت بە کاروباری ئیداری حکومڕانی چکە ئەمە بێتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان وەکو بێجگەلەوەی کە بێهیوا ببن لە ئەوەی کە بتوانن وەکو هاونیشتیمانی و هاوڵاتی خزمەت بە وڵاتەکان بکەن بەهیوا ببن لەو
حکومڕانی هەیە یعنی ئێستا قوارەی هەرێمی کوردستان ڕۆژانە مەترسی زیاتری ڕوبەڕوە بێتەوە ڕۆژانە لەلاەن دۆستەکانی ئێمە تەنانەت لە ئاستی UN ئاگادارەکرینەوە کە قوارەی هەرێمی کوردستان مەترسی لەسرە یعنی کاتێک ئەم مەترسیانە هەبێ ناکرێ تۆ بە هیچ شێوەیەک ئەم کێشە بچووکانە یعنی یان بڵێن ئەو ململانێ سیاسی کە لە نێوان ڕوتی ناو دوو ڕوتی جیای ناو حیزبێک یان لە ناو حیزبەکانی هەرێمی کوردستان هەیە شۆڕ ببێتەوە زیاتر فراوان بکرێت بچێتە ناو جونکەکانی حکومڕانی چونکە بێتە هۆی ئەوەی ئەوەی تر حکومڕانی هەرێمی کوردستان لە دەرەوە ناشین ببێت و دۆستەکانمان لێمان زوێر ببن. بەڵێ کە عەبدولقادر دواسەرنجی خۆتم پێ بڵێیت؟ بەڵێ من پێم وایە بابەتێکی گرنگکە لە نێو شرۆڤەی هەواڵاندا کە باس لە چارەسەرکردنی ئەم جۆرە کێشانە لە ڕۆی چارەسەری کۆمەڵاتیەوە من لە دیوەنخانەکان لە بەشی کۆمەڵاتی حزبەکان بە پارەیەکی خەیاڵی کە ئێستا کوردستان دووتاری قەیرانی داراییە تا ڕادەیەکی زۆر ئێمە بینیمان هەروەک جەناب تو میوانە بە ڕێزەکەشت باست کرد ئەم هەموو ڕێژەی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان پێویستیان بە پارەیەکی ڕێژەیەکی گەورەی توانای دارایی هەیە بۆ ئەیداد مەزلێنین من نازانم ئەم جۆرە پارانە لەکوێ پیا بێ لە کۆچک و دیوەخانەکان چارەسەری کێشەی کۆمەڵاتی بە پارێکی زەبەلاحی پێکرێت کە چارەسەری تاکە کەسیە بەڵام لە بەرامبەردا خەنجەری دووسەرە و خەنجەری دیوی ئەمنی و ئاسایشی وڵاتمان ئەبڕێتن. هیوادارم لە دەستوری هەرێمی کوردستاندا سەروەربوونی یاسا ڕێگە چارەی بۆ بدۆزرێتەوە بتوانین وڵاتێک بین کە لە هەموو جۆمگەکاندا یاسا سەروەر بێت ئیتر لە سولح و چاکەی دیوەخانەکان دەربازمان بێت و دەرگایەکی نوێ بەرەو ئاسایش بردن و بەرەو ئەمنیەتی پاراستنی ئەمنیەتی هاوڵاتیانمان بچێت. سوپاس کە عەبدولقادر دواسەرنجی کاک. وەڵا کاک زانە هەروەکو سەرەتایی بەرنامەکە ئاماژەمان پێدا ئێمە دوای 31 ساڵ لە حکومڕانی لە برێوی شانازی بە سەروەربوونی یاساوە بکەین نمونەیەکی جوان پیشانی دەوڵەتانی دراوسێمان بین بەڵام بەداخەوە بینین کە ئەم ڕووداوانی دوایی ئەوەی کە کاک بیشواک شەید محەممەد بینیمان وەکەوەی کە ئەو گرتە ڤیددیۆی بینیمان وەکو ڕێگریکردن لە سەرۆک عشیرەتێکە نەگەڕێتەوە بۆ ناوچەیەکی تر وەکو ئەوەی کە بەداخەوە تۆمەتبارکردنی هێزێکی نیشتیمانی بە ئەنجامدانی کاری تیرۆر و ئەمانە ئەمە لە دوای شالەبیرمان نەچێت ئێمە لە ژێر چاودێری کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتیان کە هەڵسەنگاندن بۆ زروفی سەروەری یاساکەن لەم ناوچەیەداوە بە تایبەتی ئەوەی کە لەم دوایانەیە ڕوویە پیشاندانی تۆمەتباران و عرضکردنی دانپێدانەکانیان لەسەر TV خۆی بە گوێرەی یاسا بە گوێرەی مادی 57 فەقرەجیم لە یاسای بنەماداد بینە سزاییەکان قۆناغەکانی لێکۆڵینەوە قۆناغی بەنسبەت خەڵکەوە بەنسبەت عامی خەڵکەوە سڕیە بەڵام تۆ هەڵەسی خۆت سەرپێکی ئەوە ئەەکەیت و سەرپێکی مادەکانی 235 و 236 یاسای سزادانی عراقی دەکەیت بە ئەعلام بڵاویانەکەیتەوە ئەمە مافێک پێشێلی دەستورەکەی پێشێلی یاساکەی پێشێلی مافی تۆمەتبارەکەی بەوەی کە دیفاع لە خۆی بکات ئێگەر ئەمانە لە مستەقبەلا دەرکە و دوای دادگاییکردن ئەمانە بێتاوان بوون چێ قەرەبووی کەسوکار و ئەمانە ئەکاتەوە بۆیە داواکارم پێداچوونەوەی جدی بکرێت دەست نەبرێت بۆ سەروەری یاسا و بۆ دادگاکان و یاسا و دادگاکان نەکرێت بە کارتێکی یاریکردن بۆ گەمە سیاسیەکان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز شاسوار عەتا بەرزجی پارێزەکار سوپاس بۆ بەڕێز بیشوان عوسمان برای شەهید محەممەد عوسمان سوپاس بۆ بەڕێز محەممەد مێرگە سووری کادری پێشکەوتویەکی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ بەڕێز عەبدولقادر هەرچی توێژەری ئەمنی و استراتیژی سوپاس بۆ میوانەکانم بە هیوایەوەین کەمانە چارەسەرێک بێ و بۆ خۆداچوونەوەیەک بێ بۆ ڕێخستنەوەی تەواوی بەها نیشتیمانەکان ڕەهەنتان پێشکەشکرایەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە.